پۆلی 12 ساڵ وەرگیراون لە زانکۆ بەمێکەکان؟ بەڵێ هەمویان 100%. ئەو زەمانانەی کە دێنە هەرێمی کوردستان کە دێنە وەزارەتی خوێندنی باڵا لە ڕێگەی ئەو دەوڵەتانە و ئەو زانکۆ و مؤسسانەوە دێن کە بەڕەسمی مفاتەحەی ئێمە دەکەن. ئێمەش لە پرۆسێکی یەکجار شەفاف و بێلایەنە و عادلانەدا لە ڕێگەی پەیجی وەزارەتەوە یاعلانی دەکەین ئەو ئازانەی کە لەناو کێبڵکێکە دەردەچن ئێمە هەموو مەسئولیتە قانونیەکانی لەسەر دەگرین و کارەکان بۆ ئەنجام دەدەین. دکتۆر سەرجەم دەرچوانی پۆلی 12 ساڵ وەرگیراون لە زانکۆ بەمێکەکان؟ بەڵێ هەمویان 100%. باشە سەبارەت بە بەشە ناوخۆیەکان ئێوە چی جیاوازتان کردوون ساڵ خزمەت گوزارێکی جیاواز پێشکەش بەشە ناوخۆیەکان پێشەوەی بڕێنە ناو خوێندنەوە ئەمە دەکارەکانەکان حازریەکان کەم کوردەکانی چاکەکرێ خوێندکارەکان بە شێوەیەکی گشتی ناڕێم 100% هەمووی ئەو پێداویستانی کە پێویستیانە لە تەجهیزاتی ناو بەشە ناوخۆیان بۆیان لە زانکۆیان بۆیان ئامادەکراون بەڵام بەدڵنیایەوە پێنجە سێرە نییە بەداخەوە بەدڵنیایەوە لە ئاسی تەمەحی ئێمەمانان نییە بەداخەوە چکە ئێمە لە ناو سیاقێکی تایبەتە بەڕاستی ئەم بەرپرسیارەتی ئێمە وەرگرتووە هیچ بینایەکی تازە نەکراوە لە کوردستانە بۆ بەشە ناوخۆی هیچ بینایەکی تازە نەکراوە لە کوردستانە بۆ زانکۆ لەسەر ئاستی ینی پەپڵی گشتێکە زانکۆ حکومیەکان هەر بینا و ستراکچەرە کۆنەکانن کە هەن بەڵام تەعمیرمان کردنەوە خێرخوا یارمەتیمان دەدا و حکوومەت دەسی پێوەیەتی و ئێمە مانگانە ملیۆنێک 7 ملیار و 250 ملیۆن دینارمان هەیە بیکەین بە دەرماڵە و بیکەین بۆ سیانەکردنی هەندێک لە بەشە ناوخۆیەکان بەڵام بۆی ئەوەلومەرجی و قەیرانی دارایی کە دروست بووە وەک پێویست ئەوش نەگەشتە زانکۆ نەشتان توانێت کاری لەسەر. دکتۆر کۆتا پرسیارم ئەوەیە خوێندکاران بەشێکیان لە دەرەوەی شارەکانی خۆیان دەخوێن سەبارەت بە دەرماڵە چیتان بۆیان کردووە؟ دەرماڵی ئێمە کاتی خۆیشی چەند جارێ باسمان کردووە لە ضمنی ئەو بڕەپارەی کە باس بە 7 ملیار و 250 ملیۆن دینارە ئەمانە بۆ هاوکاری پاڵپشتی قوتابیان و پرسیانەکردنی داخلەکان بووە ئەوانی ناو شارەکان 40,000 دینار وەردەگرن ئەوانەی دەرەوەی زانکۆ 6,000 دینار وەرەگرن بەداخەوە ئەم ساڵ نەتوانراوەکو پێویست هەموو مانگان و یەک وەری بگرن بەڵام و قەرزێکە لای حکوومەت و خەزیانەکان لە وەزارەتی دارایی نافەوتێ ئەم ساڵ دێتن دەبێت بێت منوسراومان کردووە لەسەر ئێمە پارەکە لای ئێمە نێبڕیان لێ بدەین ئێمە داواکاریمانەیە داواکارەکەمان موافقەی بۆ دێتەوە موافقەی بۆ هاتوێتەوە هەر کاتێ بۆی هاتوێتەوە خزمەتە خزمەتی زانکۆکان و لە ڕێگەی وەزارەتی مالی بەڕێزەوە ئاگاداری خەزیانەکانەکەی کە و پارەی بۆ زانکۆکان سەربوو.